من سەروین ئیسماعیل دانیشتووی سۆرانین بۆ ماوەی 15 ساڵە من کاری خەیاتی ئەەکەم بەڵام بۆ ماوەی 3 ساڵە ئەو پیشەیەم دەست پێ کردووە تا یعنی وەکو حیجابی سەروین بۆ ماوەی 3 ساڵە دەستمان پێ کردووە ئێمە ئەو بیرۆکەی کە بۆم هاتن بەو شێوازەی دەست بە حیجاب بکەم ئەوە بوو کە خۆم حەزم کرد جلێک بۆ خۆم بدروم شارحی بێت یاخود ڕەنجی ئەو قماشەی کە ئەمویستێ نەبوو لە سۆران زۆر جا داوام ئەکرد بە ئۆنلاین شتەکە بە خواستی خۆم نەداهاتۆ یاخود ئەو ڕەنگ و ئەو شتێک کە ئەمویست نەبوو هەر لەبەر ئەوە بیرم کردەوە کە من ئیشەکە ئەزانم لە سۆران بۆ سەد ینی چەندین ئافرەتی وەکو من یان چەند خوشکێکی وەکو من بێبەش بن لەو جلە ئەلحەمدولیلا لە ماڵەوە دەستم پێ کرد و زانیم خواستێکی زۆر لەسرە بۆ سۆران زۆر زۆر پێویستە ئەو کارە هەوڵمدا ئیشەکەم فراوان کەم ئەلحەمدولیلا ئەوە بۆ ماوەی 2 ساڵە هاتوومەتە دەر ئیشەکەم فراوان کردووە و هەم حیجابم دانەوە هەمیشە و پێشانگای سەروین کە بابەتی تریشمان هەیە بابەتی ئاینی ئەوانیشمان دانایە ئێمە لێرە دوو بەش کارەکەین بەشێکیان ئەوەی جلی حازریمان هەیە و ئەوانەی کە دیانەوەی سەفەری حومڕە بکەن بە پەلەی یاخود ئەوانەی تازە دەستیان بە حیجاب کردووە زۆر جار دێنە ژۆرەوە ینی سفورە بە پانتۆڕ یاخود هەر شتێکی دیانەوەی ڕاستە و خۆ دەست پێ بکەن چونکە سوبحانەڵڵا ئەوەی کە خوا هیدایەتیدا ئەو کات ئەو لەحزەی کە گەیە سەری تەوبە بکە نایەوێت دەقەت بە فیڕۆ بدە بۆیە یەکسەر ئەو جلە حازریەکان دەبەر ئەکات و ئێمەش ئەگەر قیاسی نەبیدەین لێرە لویتاکەین یاخود ئەوانەی دیکە یانەوێت بە خواستی خۆی مۆدیلەکەی بدورن قماشمان هەیە و خەیاتیشمان هەیە کە بۆیان بدورین. ئێمە لێرانە تەنیا بابەتی حیجاب دەدورین واتە بابەتی جلوبەرجی تر نادروین چونکە ئەلحەمدولیلا خەیاتیی زۆرە بەرەم بەڵام ئەوە فاغاقی هەبوو لێرانە ئێمە ئەو بابەتانەی ئەدورین حەبایە واتە حەبای کامل لەسەر سەر تا خوارەوە یاخود حەبای دوو پارچەیە حەبای ئێرانیە لەچکی مالیزیە ینی جۆرەکانی لەچکەیە نیقاب کە خواستی زۆرە هەموو ئەو بابەتانە ئەدورین. ئێرە ئەو بەشەیە کە گوتم جلی حازری یاخود وەکو پێشانگایەک دامانناوە چونکە وەلی تایبەت نەبی بە جل و بابەتی قورئان و شتیشمان لایە لێرە ئەو هەموو ئەو بەشانەیە کە بەخۆ دووریمانە ئەوە حەزیەکانە ئەوانە دوو پارچەیە یاخود لەولایە لەچکەکانە لەو بە هەمان شێوە جلی نوێژە ئێمە وەکەوەی کە بابەتی حیجابمان هەیە بۆ دەرەوە یاخود بۆی مەسەلەن جلی شەرحی کامل دەبەکەی ئەوەشمان هەیە بۆ شەوی مارەکردنە ینی کە ئێستا وەکو ئیڤری بۆتە مۆدل لە جیاتی جلی کوردی یانەوێت جلێکی داپۆشراوی تەواو ئەلحەمدولیلا جلی کوردیش داپۆشرایە بەس تا حەدێکە ئەوانەی لەبەرەکەن داپۆشراین یعنی ئەوانە داپۆشراویترن یاخود ئەو لەچکانە کە هەیە ینی ناوشتی خۆی لەسەر لەچکەکە چیتر زۆر گران ڕائەوەستیتن نمونە یەک لەچک لەوانەیە 20 تا 25,000 ڕابوەستی ئەمە شتێکی هەممان بەکاری نایە وەکو کرێ نرخی 5 تا 10,000 ینی لەچکەکەی بەکرێ بدەین سێتی کامڵمان هەیە سنی و بە هەردوو مۆدیلەکانمان هەیە کە ئەوانە نرخێکی ڕەمزی کەم وەرەگرین بۆی کەمترین نرخ لەسەر خەڵک بوەسی لە جیاتی بکڕن ئەگەر سێتێکی ئەوە کامڵ ببنەوە تا حەزی و لەچک و ینیها بابەتی ئاڵقە ئۆشتانە 20 تا 25,000. ئەو خەڵکانی سەردانی ئێمە ئەکەن بەس ئەوانی ناو سۆران نییە چونکە بەحکومەوەی پێیجمان هەنا لە هەولێر ینی جاروێ بە تایبەت لۆ ئێرە دێن بێ ئەوەی مەسەلەن هیچ خزمیان هیچ سەفەرێکیان لە پێش بێ بە تایبەت دێن لێرە لۆ ئاکرێمان ناردیانی هەتا لۆ دەرەوەی وڵاتیشمان ناردوێ بەخۆی داوای ئەکەن یاخود دێنەوە لێرە سەردانی ئەکەن هەتا دوکاندارەکانیش ئێستاڕوانی ئەەکەین ینی لۆ هەولێر لۆ جیانە داوا ئەکەن بۆیان بنێری.
ئێمە لێرانەدا جگە لەو بابەتانی کە واتە زۆر مساعدەی خەڵکەکەین لە ڕووی نرخۆشتەوە ویستمان سوودێکی تریش بگەینین ئەویش تیروپشکمان دانایە مانگانە واتە هەموو مانگێک هەر کەسێک سەردانمان بکات بای 5,000 ئەشیا لای ئێمە بکڕواتە لە 5,000 کەمتر نەبێ ئەوجا سەرویتر هەرچەندی بیتن ناوی ئەچیتە تیروپشک بۆ برنەوەی لەچکێک و حەزیەک ینی بەخواستی خۆی ئەمە دیاری ناکەین بەخواستی خۆی دەی لێگری لە قماش سندرێ لە یاخود ئایرۆبین ڕەنگەکەی لۆی دەربچتن.